توانایەکی زۆر لە خوێندکار بەرهەم هێنراوە لە زانکۆ و پەیمانگاکانە لە جۆرەها بەشدا کە هەمویان توانایی و کفاءەیەکی باشیان هەیە بۆ کارکردن، بەڵام جۆری کارکردن لێرەکەمە، یانە بە فەرمانبەر بی لە حکوومەت یان مامۆستا بیت و یاخود لە کردێکی تایبەتە کارێکەکەیت و ئیتر تەواو یا ژمێریارە بیت لە شوێنێک. جۆرا و جۆری و متەنەوەعی لە کارەکانمانە نەبووتە بەربەست لە دۆزینەوەی کار. ڕاستێکی ئەگەر ئێمە تەماشای ملیاردێرەکانی جیهان بکەین بە تایبەتی ئەوانەی خۆیان پێگەیاندووە ملیۆنێرەکانی دنیا، ئایا کامیان چەند نەفەریان بە پەنجەی دەستەژمێرن ئەوانەی کە شەهادەکان لەگەڵ کارەکانی یەکەگرێتەوە، ئەوانەی کە لە ڕێی یوتیوب لە ڕێی گوگڵ لە ڕووی بۆ نمونە ئەوانەی کە ئێستاکە ماتوانین بیان ناسین لە ڕووی یوتیوب و گوگڵ و فەیسبوک و ئەوانەوە کە بوونەتە ملیۆنێر، ئایا کامیان ڕۆشتووە بڵێ وەڵا با من دکتۆرا بهێنم لەم بوارە سبەی بێمەوە لە سوشەل میدیا ئیش بکەم و لەوە پارە پیاکەم. ئەوەشی دکتۆرا هەیە لە سوشەل میدیا خۆ ئێستا کارمەندێکی بەسیتی ئەوانە، واتە خودی سیستەمەکە هەر لە سیستەمە پەروەردەیەکەوە بەوە سەقەتە. بۆ نمونە دایک و باوک پێی خۆشە مناڵەکەی لەسەرەوە پەروەردە بکە کە جارجار ئەم مناڵە هەموو پارەکانی خەرج نەکا و هەندێکی پاشەکەوت بکە، بەڵام سیرێکی لە سیستەمی پەروەردە و فێرکردنە ڕۆژێ لە ڕۆژان دەرسێکی تیا نییە ئەم تەلەبەیە قەناعەت پێ بکە کە پاشەکەوت گرنگە بۆ ژیان. ئێمە ئێستاکە کە بم بە هەموو بەدبەختیانی ژیانمانە تێئەپەڕین، باجی ئەو قۆناغانەیە ئەین، باجی ئەو پەروەردە نەکردنەیە، باجی ئەو فێرنەکردنەیە کە ئێمە چۆن تەعاملکەین لەگەڵ ژیانی واقعە. واتە کاتێکە خوێندنی باڵا هاتووە دەرچوویەکی کۆمەڵناسی ئەخاتە بازار، دەرچوویەکی بۆ نمونە دەروونزانی، دەرچوویەکی کار، لە یازال فێری نەکردو ئەم کەسە چۆن لەسەر پێی خۆی بوەستێ، فێری نەکردو چۆن بە دوای کارا بگەڕێ، فێری نەکردووە چەمکێک هەیە لە دنیا ڕۆژاوە ئەویش ئەوەیە ئەڵێ sell yourself. جارێک کە تەرجمەیەکی زۆر ناشرینە وشەکە sell yourself واتە خۆت بفرۆشە، بەڵام مەبەست ئەوە نییە خۆت بفرۆشە، یعنی بازارسازی بۆ خۆت بکە. ئێمە کەسێکمان بۆ نمونە پەروەردە کردووە، ئێستاکە زانکۆی تەواو کردووە و شارەزاییکی باشی هەیە لە پیشەکەی خۆیان، بەڵام ئەم کەسە زۆر نائومێدە، زۆر یعنی باوەڕی بە توانەکانی خۆی نییە، تەنانەت ئامادە نییە بڕوە ڕۆژێ لە ڕۆژان تەقەبا لە دەرگایەک بڵێ من ئەم شتە شارەزام ئەتوانم لێرە کارکەم. هەندێکیش لەوە چێ تاقییان کردبێتەوە، بەڵام بە دووسێ جار بێئومێد بوون. قسەکانمان باسمان لەوە کرد کە ئەگەریەوە هەیە کاربێ بەڵام نایکەین، ئەگەریەوە هەیە کە زانیاریمان زۆرە بەڵام نازانین چۆن بەکاری بێنین بۆی بتوانین کاری پێ بکەین. پێم خۆشە ئەو ماوەکەمەی کە ماومانە پێمان بڵێیت چۆن بتوانین فرسە بۆ خۆمان بدۆزینەوە، چی بکەین، چ سیاسەتێکت پێ بۆ ئێمە بۆی کە بتوانین لەبری کارێ دوو کار بکەین، لەبری هیچ کارێک بکەین. گرنگترین شت لە مەسەلەی پەیانکردنی پارە و مەسەلەی گوزەرانە هەر لایەنە دەرونیەکەیە، واتە ئەتوانین بڵێن هیچ ئیشێک نییە لەم دنیاە مرۆڤێت یان سەرکەوتوو بێت، ئیتر ئەو بوارە وەرزشە، هونەرە، میدیایە، یان هەر بواری کارکردن و بازرگانی و شەریکات و ئەوانەیە، هیچ کارێک نییە مرۆڤێکی سەرکەوتووی تیا بدۆزینەوە کە لە ڕوە دەرونیەکەوە هەڵگری ئەو سیفاتانە نەبێت کە بۆ ئەو کارە گونجاوە. واتە بۆ نمونە کاتێک کە تۆ لێرای ئەگەر مرۆڤێکی شەرمن بوویتە، ئەگەر مرۆڤێکی ترسنۆک بوویتە، ئەگەر باوەڕ بە خۆت نەبووە ئاهاتیتە سەرم کورسێ دانیشی بەدڵنیایی نەئاهاتی. واتە لەوە ئەچێ خەڵکانێکیش هەبن ئێستاکە پێیان خۆش بێ وەکو من و تۆ بێن لێرە دانیشن و پێیان خۆش بێ ئێستاکە وەکو کەسانێکی کە کۆمپانیاک بەڕێوە بەرەنیان ئیشێ بکەن، بەڵام بۆ نایکەن. ئەکرێ بڵین لە سەدا هەشتای سەرکەوتن لە ژیانە لە هەموو بوارەکانە پەیوەندی بە باری دەرونی کەسەکەەوە هەیە. ئێستاکە ئەتوانین بڵین بارە دەرونیەکە چییە؟ وانە بارە دەرونیەکە چییە؟ ئێمە زۆر جارەڵین بە خەڵک پێویستە تۆ ئیرادەت هەبێت، تۆ پێویستە باوەڕت بە خۆت هەبێت، تۆ پێویستە باوەڕ بە توانەکانە هەبێت، بەڵام زۆر جار ناڵین چۆن. باشترین شت بۆی بۆ خەڵکە بڵین ئەوەیە کە ئەو پێویستی بە معریفەیەکی زیاتر هەیە. مەرج نییە ئەم معریفەیە بۆ نمونە بڵی فڵان کەس دکتۆرای هەیە لە اقتصادا بەڵام نەیتوانیەوە ببێتە ملیۆنێر، بەڵام فڵان کەس نەخوێنەوارێکی وایە کە ئێستاکە ملیۆنێرە. ڕاستیەکەی چەمکێک هەیە پێوترێ فاینانشڵ illiterate، واتە نەخوێنەواری دارایی. هەندێک کەس شەهادەی بەرزی هەیە، خوێنەوارە، زانکۆی تەواو کردووە، زۆر شارەزایە، کتێب ئەنووسێ، بەڵام نەخوێنەواری داراییە، بەسیترین چەمکەکانی ژیانی اقتصادی نازانێت. و گەورەترین خەلەلەکەش سیستمی پەروەردە. سیستمی پەروەردە ئەوێت تۆ بکە بە بڕخۆیەک لە ئەجیزەیەکی گەورە، ناوێت تۆ دەوری سەرێکی ببینی. واتە ئێمە کێشەمان لەگەڵ خودی ئەو سیستەمە پەروەردەیە هەیە کە نایەت تاکێکی سەرکەوتوو بخاتە نێو کۆمەڵگاوە، هەمیشە تاکێک ئەخاتە کۆمەڵگاوە، ئایا بە کەڵکی ئیشەکانی خۆی یەت یان نا. بۆ ئێمە ببین بە قوربانی شتێکە ناومان ناو سیستم لە کاتێکا سیستەمیش نییە. بۆ نمونە ئەم وڵاتە ئەچێ بەڕێوە، کەسێک هاتووە توی تەخەڕوج پێ کردووە بۆ ئیشێک، ئێستا ئیشەکەشو بۆ ناڕەخسێنێ، ئەوە توی جارێکی کە ئەبێ بیتەوە خۆت پەروەردە بکەیتەوە، خۆت دروستکەی و خۆت کاری خۆت
بنیاد بنی